لە سووچێکی پەراوێز خراوی ناو بازاڕی ئەم شارە کە ناوی شاری ڕۆشنبیریە گەوهەرێکی هونەری دەژی. ئەمە وێرانەیە گیان کەلاوەیەک نییە، ئەمە ماڵی هونەرمەندێکی شاری سلێمانیە کە ناشادی شێوەکارە. ڕەنگە لە سیما و ڕوخساریەوە ئەوەت بۆ دەربکەوێت کە چۆن زەحمەتیەکانی ڕۆژگار هەستی ئەم مرۆڤە جوانەیان هاڕیوە، بەڵام هێشتا ئەو بە فڵچە و بۆیاخەکەی خەریکی ڕەنگکردنی ژیانە. حەومانگێک ئەبێت ئە لێرە ئاژیم وە لێرە بازە شەوانەیەک کانڤاسێک و چوارشێوەیەکی وێنەمانێ بۆ ئێمە هەیە دانیشم خەریکی وێنە کێشانم. من لە حەوتی شەویەمەوە ئێرە تاریکە ناچارە بێلایتێکی هاوار بکەم بۆ ئێرە ڕووناک بێتەوە. یاچی شوێنە بێ بژێوی ژیانی خۆم بەم شتانە بەمە سەر. من لەبەرەوە وەسە دەرونیم تەواو نییە، ئەم حەبانش بەکارەهێنم، یعنی پێویستمە بەکاری بێنم بۆ عیلاج. بەڵام بەداخەوە لێرە هونەر قیمەتی نییە، مرۆڤیش قیمەتی نییە لەم وڵاتەیە. وێڕای هەڵکشانی تەمەن و ئەو دۆخە تایبەتیەی هەیەی، بەڵام 53مین پێشەنگای خۆی کردوتەوە. ڕێکخراوی CDO پاڵپشتن لەکردنەوەی ئەم پێشەنگایە، دەیانەوێت بەداهاتی فرۆشتنی تابلۆکانی کەمێک لە ئازارەکانی ئەو هونەرمەندەی پێساڕێژ بکەن. 155 تابلۆیە لە ماوەی 4 مانگا کردومە. لە تەمەنی منا خەڵک ناتوانێت ئەمانە بکە. ئەم وێنانش کە من رووسیەکەم زۆری بریتێ لە ڕابردوو کە ئێمە خاوەنی دێ و سروشتێکی جوان و گەلێکی باش و یەک نەتەوە بوو. و تابلۆکانی کەم باز لەوەکات نەژاری خۆم و ژیانم لە کەلاوەکانە و بێپارەی خۆم کە جاریوا بوو تابلۆکانم سوتانەوە بۆی لەسەرمان ڕەخ نەبووە. جاریوا لە کەلاوەیەکە دانیشتوم کردومە بە تابلۆ چاوەڕێوەکەم کە خوا ڕۆژم لێ بکاتەوە. دیارە کاک ناشاد وەکو هونەرمەندێکی شێوەکار بەڕاستی چەندین داواکاری هەبوو لە ئێمە. یەکێک لەوانە کردنەوەی ئەم پێشانگایە بوو، ئێمەش هاوکاریمان کرد بۆی بتوانێت ئەم پێشانگا جوانە بڕازێنرێتەوە. ئێمە دیارە وەکو CDO هەردەم پشتیوانی و پشتگیر بووین. ناشاد شێوەکارێکی یاخی لە کەلتوری باو و دەوڵەمەند لە هونەردا، سەرەڕای ئەوەی دۆخی تەندروستی و دەرونی ناجێگیرە، بەڵام هونەر بۆتە وەسیلەی ململانێکردن لەگەڵ نەخۆشیەکانی. ئەو ڕۆژە کە من ناشادم بینی، ئەو ڕۆژە ژیانی هونەرمەندێکم بینی کە نەتیجەی هونەرمەندێک لەم وڵاتەوە بێ. هەڵبەت ناشاد باجی ئازادیە، باجی خۆبوونەیە. یعنی ئەگەر ناشاد خۆی نەبووە ئێستا توانی ژیانی زۆر باشتر بێ لەمەی هەیە. بۆیە من وەکو خۆم و هاوڕەکانم لە ستۆدیۆ 3 هەتا لە ژیان نابێت ئێمە توانین هاوکاریکەین، ئەتوانین سەپۆرتیکەین و ئەتوانین بە بەردەوامی تابلۆشتی بۆ ئامادەکەین و کەشەکەمان بۆ ڕەخساندووە. ئامانج لەکردنەوەی پێشانگای بۆ ئەم جۆرە کارانەی ناشاد ئەوەیە کە ئەمانوی خەڵک بێت تابلۆکان بکڕێ، بۆیە ناشاد بتوانێت ئاسایی بژی. ئێمە لەو قاڵبە ئەمانوێن خەڵک وەک هونەرمەندە سێری ناشادکە. زۆربەی زۆری تابلۆکانی کۆمەڵێک پێوانەی تایە، بۆیە هەر کەسێک بیەوێ هاوکاری بکە بێت تابلۆی لێ بکڕێ. تابلۆ کڕین ڕێزێکی جوانترە لەوەی تۆ هاوکاری بێت.
زۆرن ئەوانەی خاوەنی بەهرەی هونەرین، بەڵام هاوشێوەی ناشاد دەگمەنن لە کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەکانی تردا. ئەو کە سەرمەستی ئازادی و سربەخۆییە، بەشێکی زۆر لە کارەکانیشی هەر تەعبیرن لە چەمک و فەلسەفەی ئازادی. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.